سڵاوتان نەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان و بەنامەی 1 پوین پێخۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ئەڵقەیەکی نوێی 1 پویندا بە ئێوە شادمەوە. ئازیزان و خۆشەویستانم ئەم جارە لە ئەڵقەی ئەم جارەماندا باسێکی گرنگەکەین کە پەیوەندی بە تاکی کۆمەلگاوە هەیە، پەیوەندی بە تەندروستی هەمومانەوە هەیە لە نزیکەوە، هەر زۆر لە نزیکەوە. پەتای H1N1 هەروەها پەتای کۆڕۆنا. پەتای H1N1 لە کوردستان بە پەتای یا ئەنفلۆنزای بەرازەکان ناسراوە. لە ساڵی 2009 ئەم پەتایە ئێمە پێی ئاشناین. پەتاکە خۆی وەرزیە، لەناو هەموماندا هەیە لە کاتی هەر هەڵامەتێکی ئاساییدا. بەڵام چی وا ئەکا پەتای H1N1 یا پەتای بەرازەکان مرۆڤەکان بکوژێ؟ لەگەڵیشیدا ئێستا لە جیهاندا پەتای کۆڕۆنا بڵاو بۆتەوە کە سەرچاوەکەی چینە، دەوترێت سەرچاوەی خواردنی دەریایەکانە. با بزانین لەگەڵ دکتۆر نەورۆز عوسمان ئەمڕۆ تیش ئەخینە سەر ئەو پەتایە و پەتاکانی تریش. دکتۆر گیان سپاس بۆی کە جەنابەت ئامادەبووی، ئێمە لە کاتمانگەتی لە ڕاستیدا. بەڕێز دکتۆر نەورۆز عوسمان لە پرسای کۆنتترۆلی نەخۆشە گواستراوەکان لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی سلێمانی بەخێر بێ بۆ 1 پوین. دکتۆر باز سەرەتا بە بینرانی ئاشنا بکەین پەتای H1N1 کە لە 2009 هەیە و لە هەموو هەڵامەتێکە ئەو با بڵێن ئەو ڤایرۆسی تایە، بەڵام ئەم ڤایرۆسە لە دوجارە لە هەندێک لە حەزاتە ئینسانە کوژێ. لەم کۆتاییەدا هاوڵاتیانی کوژ لە هەرێمی کوردستاندا پێ ناسێکمان بۆ بکەی بۆی بینەران بزانن سپاس دەکەین. باش بەسەر چاو. سپاس. ڕاستیەکەی حەزەکەم لە پێشە یەک زانیاری بۆ ڕاستکەمەوە. H1N1 لە هەموو هەڵامەتەکان نییە. باش. H1N1 یەکێکە لە جۆرەکانی ڤایرۆسی کە مرۆڤ تووشی ئەنفلۆنزاکات. ئەو ڤایرۆسانەی کە مرۆڤ تووشی ئەنفلۆنزاکە جۆریان زۆرە. ئەمەی کە H1N1 و لە پێشەکیشە بە بەرازەکە ناسێنرا، ڕاستیەکەی لە ساڵی 2009 دەستی پێکردووە. لە ساڵی 2009 ئەم ڤایرۆسە خۆی گۆڕی لە سەرەتادا ڤایرۆسێک بوو کە لە بەرازدا هەبوو. پاشان وای لێ هات کە لە بەرازەوە گواسترایەوە بۆ مرۆڤ. هەنگاوی دوای ئەوە بریتی بوو لەوەی کە ڤایرۆسەکە جۆرێکی تر خۆی گۆڕی کە توانای گواستنەوەی هەبوو لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر. هی باڵندەکان دکتۆر لەو بینەیە باڵندەکان پێش ئەوە ڕوویدا ئەویان H5N1 بوو. باش. ئەوەیان باشیەکەی ئەوە بوو کە لە مرۆڤەوە نەگواسترایەوە بۆ مرۆڤ، چونکە ئەگەر لە مرۆڤەوە بگواسترایەتەوە بۆ مرۆڤ بەڕاستی کارەسات ڕوێدا، لەبەر ئەوەی ڕێژەی کوشندەیی پەتای ئەنفلۆنزای باڵندەکە یەکجار بەرز بوو. لە دوو کەسا کە تووشی ئەو ئەنفلۆنزەیە ئەبوون یەکیان ئەمرد. ئەوەندە ڕێژەکەی بەرز بوو، بەڵام خۆشبەختانە کارەکە نەگەیشت بەوەی کە لە مرۆڤەوە بگوازرێتەوە بۆ مرۆڤ، تەنیا لە باڵندەوە ئەگوازرایە بۆ مرۆڤ، کۆنتترۆل کرا و کێشەکە تەواو بوو. بەڵام H1N1 جۆرێکی تر بوو، لە مرۆڤەوە گواسترایە بۆ مرۆڤ، بەڵام جارێکی تر ئەبێ بڵێنەوە سپاس بۆ خوا کوشندەیی ئەم ئەنفلۆنزایە ئەم جۆرە ڤایرۆسە بەڕادەی ئەوە نەبوو کە لە H5N1 باڵندەکە هەبوو. ئەمە بەو شێوەیە ڤایرۆسی ئەنفلۆنزا ئەچێتە ناو لەشی مرۆڤەوە لە ڕێگەی کۆندامی هەناسەوە، لە ڕێگەی لووت و دەمەوە ئەچێتە ناو کۆندامی هەناسەوە، لەوێ ژمارەکەی زیاد ئەکات، ئەبێتە هۆی سەرهەڵدانی هەندێک نیشانە ئەوەی کە خۆمان وەکو پەتا و ئەم پەتایی ئێستا و بەمانە ئەخ من بۆیە باسم کرد دکتۆر باسی ببوورە، من بۆیە ئاماژم بۆ کرد کە لە هەموو پەتاکەیە، بەڵام لە هەندێک حاڵەتە ئینسانە کوژێ، لە هەندێک حاڵەتە H1N1 ئەیکوژێ، لە هەندێک حاڵەتە جۆری ترمان هەیە H3N2مان هەیە کە ئەویش کوشندێ زۆر وایە. ئەمانە هەمویان بەو شێوەن، بەڵام کێشەی کوشندەیی لێرە تەنیا نەبەسراوەتەوە بە ڤایرۆسەکەەوە، بەسراوەتەوە بەو کەسەشەوە کە خانەخوێ بۆ ڤایرۆسەکە، ئەو کەسەی کە تووشی ڤایرۆسەکە ئەبێ
ئەگەر تەمەنی لە خوار 5 ساڵ بێت، ئەگەر تەمەنی لەسەر و 65 ساڵ بێت، ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێت وەکو نەخۆشی درێژخایان درێژخایەنەکان وەکو بڵین عەجزی دڵ، وەکو تەنگە نەفەسی، وەکو ڕەبوو، وەکو نەخۆشی شەکرە کە ئەم نەخۆشیە درێژخایانانە گەلێکن، یان هەندێک جۆر نەخۆشی تری هەبێت کە وای لێ بکە جۆرە دەرمان بەکاربێنێ کە سیستمی بەرگری لاواز بکات. لە کاتێکا کە سیستمی بەرگری مرۆڤ لاواز بوو، ڤایرۆسەکە کاری لێ ئەکات، تەنیا کار لە کۆندامی هەناسە ناکە، کار لە کۆندامەکانی تریش ئەکات و ئەگەر فریای نەکەوین لەوانەیە ببێتە هۆی گیان لە دەستدان. بەس دکتۆر جان جەنابەت بمورە من مقاتە دەکەم، جەنابەت ینی هەر لای خەڵکی ژوا باوە کە ئەم دکتۆرەکانی ژوا ئاڵن کە با بڵین لە هەڵامەتە وابزانم جەنابیشتر ئەوەت باس کرد لە هەڵامەتە هەموو هەڵامەتێک خۆی با بڵین ئەو ڤایرۆسە هەیە، ڤایرۆسی H1N1 تایە یا هەموو هەڵامەتێک تایەتی با ئەوە بۆ بینە ڕاست بێتەوە یا من کۆی من نەکەمە هەڵاوەکو من ینی حەزەکەم یەک شت ڕاستکەمەوە دەی هەموو ئەو نەخۆشیانە ڤایرۆسن ڤایرۆسن، بەڵام هەموو ئەو ڤایرۆسانە H1N1 نین. باشە H1N1 هەیە، H3N2 هەیە، H5N1 هەیە، زۆرن ینی ژمارەی و جۆری ئەو ڤایرۆسانە زۆرە زۆر یەک و دوان نییە. هەر خۆی وابزانم بۆ چوار حاڵ خۆی ئەوگۆڕێ ئێمە خۆی چوار جۆر ئەنفلۆنزامان هەیە A و B و C و D. اینجا تومان هەیە لەمانە لە ئەیە چەندین جۆرمان هەیە، لە بیا چەندین جۆرمان هەیە، لە سیا باوجیم و ئەوان بڵێ ئەمە وەکو وای سوالێکە بۆ هاتبێتەوە سوالی یەک فەرعیەکیش فەرعێکی لە خۆی بۆتەوە ئیتر ئەوە زۆر وردەکاریە. ئەمە کارێکە کە کاری ئەوانن کاری ڤایرۆلۆژی ئەکەن زیاتر، ینی زانستی ڤایرۆسناسی و وردەکاریەکەی لای ئەوانە. بەڵام ئەوەی کە کێشەی ئەم ساڵ بوو بەڕاستی جارێ لە سەرەتاوە بە ئەنفلۆنزای بەرازەکە ناوبرا. ئەم ئەنفلۆنزایە کە ڕاستە لە 2009 لە بەرازەوە گواسرایەوە بە ئەنفلۆنزای بەراز یان بە ئینگلیزەکەی پێی ئەوترا سواین فلو، ئەو کاتە بەوە ناسرا، بەڵام لە ساڵی لە دوای 2011 ئەو ناوەی لێکراوەتەوە بڵێ لەبەر ئەوەی ڤایرۆسەکە بە شێوەیەکی وەرزی چالاکە بێتوانێت لە کەسێکەوە گوازرێتەوە بۆ کەسێک تووشی نەخۆشی ئەنفلۆنزایە کات هیچ پەیوەندیەکی بە بەرازەوە نەماوە. دکتۆر جان ئێمە چین لای راپۆرتێک لەسەر ئەو بابەتانەی کە ئێستا ئێمە باسمان لێوە کرد، راپۆرتێکمان ئامادە کردووە و لە خزمەت جەناب تابین دوێ راپۆرتەکە. تا ئەمڕۆ ئەوەی نردومانە بۆ تاقیگا من ڕۆژانە ئێمە ڕۆژانە تیمێکین لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی خۆپاراستن زانیاریەکان ڕۆژانە بە دوواداچوونی بۆکەین هەتا ئەمڕۆ 42 حاڵەتمان پۆزتیڤ بووە. بەڵێ وەکو هەموو پارێزگاکانی تر تا ئەمڕۆ بەڵام ئەوەی ئیسپات بووە کە لە تاقیگە هاتۆ ئێمە تا ئەمڕۆ یەک دانەیە، ئەویش تەمەنی 84 ساڵ بوو. خۆی کۆمەڵی کێشەی تەندروستی تری هەبووە لە گورچیلەیە لە دڵیە، ئەگەر خوا لێ خۆش بوو ئەم نەخۆشیێش نەبووایە ڕەنگە بە نەخۆشیێکی تری ئاسان جانی لەدەست بایە. 29 حالەت هەبوونە H1N1 ئەوە بۆ ئامر 29 حالەت تنێ H1.7 کەسێت مە نمونە ژێوەرگرتین کەسێت مری هەر سێ کەس بوونە حتا نکە چ حاڵەتی دیناهاتینە تۆمارکردن. ئێرە نەخۆشخانەی شەهید هێمنە لە شاری سلەیمانی، لێرە توشبووان بە پەتای بەرازەکان جیاکراونەتەوە و لەژێر چاودێری وردان بەهۆی تایبەتمەنەتی حاڵەتەکەیان بۆمان نەبوو لەوە زیاتر بچینە پێش و لە نزیکەوە یەک دوو قسەی خۆش لەگەڵ یەکدا بکەین. لە ساڵی 1999 بەدواوە ڤایرۆسی H1N1 وەک پەتا لە جیهاندا بڵاو بووەتەوە، وا ئێستا پەتای کۆرۆنایشی هاتە سەر کە لە وڵاتی چین بڵاو بووەتەوە، تا ئێستا نزیکەی 60 هاوڵاتی کوشتووە. خوا لە هەموو پەتاکانمان پارێزێ.
سڵاوتان لێ ببینەوەی بەڕێز خۆشەویست دێمە گەڕاینەوە بەردەوامین لەگەڵ دکتۆر نەورۆز عوسمان لەسەر بابەتەکەمان کاک دکتۆر ئێمە با بڵێن ئێستا هاوڵاتیان خەریکە ڕایەن لەگەڵ پەتای بەرازەکان باوا بڵێن باشە ئێستا ئەگەر بە کورتەکەی باسیکەین پەتای بەرازەکان خەڵک بترسیان نەترسێ لێی خەڵک ئەبێ وریای خۆی بێ نابێ ئەوەندە بترسێ کە تووشی دڵە ڕاوچێ و دڵهوڕە بێ ناش بێ ئەوەندە پشتی لێ بکاتوانێک کە بڵێ هیچ نییە ئەبێ لەو بەی نابین ئێمە ئەبێ خۆمانی لێ بپارێزین ڕێگەکانی خۆپاراستن بگرینە بەر ئەبێ بە واقعیانە مامەڵە لەگەڵ نەخۆشیەکە بکەین خەڵک چی بک بۆی خۆی بپارێزێ دکتۆر ڕێگەکانی خۆپاراستن زۆر ئاسانە لە هەموو نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە لە تەواوی نەخۆشیە ڤایرۆسیەکان بە تایبەتی و زۆربەی نەخۆشیە بەکتریەکانی کۆئەندامی هەناسە ڕێگەکانی خۆپاراستن ئاشکرایە دوورکەوتنەوە لە کەسانی نەخۆش خۆ بە دوورگرتن لەو شوێنانی کە قەرەباڵغەیەکی تایە بە تایبەتی لەو کاتانەی کە پەتا سەر هەڵ ئەدا و پەتا گەیوەتە ڕادەی زۆری ئەمە دووشتی زۆر گرنگن سێهەم گرنگیدان بە پاکوخاوێنی بەدەستشتن بە تایبەتی بەدەستشتن چونکە ڕێگایەکی زۆر گرنگە بۆ خۆپاراستن لەبەرەوەی من ئەچمە جێگایەک دەست ئەدەم لەم مێزە دەست ئەدەم لە دەستی دەرگایەک ئەگەر ڤایرۆسێکی پێوە بێ و دەستم بردەوە بۆ دەم و چاوی خۆم ئەو کاتە ڤایرۆسەکە بە ئاسانی گواستراوەتەوە باشە دکتۆر ئەگەر ئێمە کاتێک دەستنیشان بکەین بۆ سەر هەڵدانی پەتاکان مەسەن لە وەرزی پاییزدا ینی لە کەی مانگەوە لە مانگی چەندەوە مەسەرەن ئەمە عادەتەن ئیتر ئەو ڤایرۆسە لەگەڵ ڕۆچوونمان بەرەو سەرما ئەم بشێکی دا ڕۆژ دیاری ناکەین ئێمە ئەخە بشێکی دا عادەتەن لە کوردستانە ئێمە لە ڕووی کەش و هەواوە کاکدارا باشتی ێزانێەوە ئێمە ئەچین بەرەوەی ئەوە ینی ئێمە چین بەرەوە ئێمە ئەڵێن پاییز پاییز لە پاییز لە سەرەتای پاییزی شانە زیاتر لە ناوەڕاستی پاییزەوە کە بەرە و سەرما ئەڕۆین لەبەرەوەی سەرەتای پاییز زۆربەی کات گەرمترە بەڵام کە بەرە و سەرما ڕۆیشتین ئەو کاتە ئەبێ وریای خۆمان بین هەمومان چامان لەوەیە ئەبینین پەتا زیاکە خەڵکی تووشی هەڵامەتە بێت تووشی ئەو حاڵەتانی کە بڵاوە بێت هەوکردنی کۆندامی هەنا ئێستا ڤاکسینێک نییە ئێمە بتوانین مەسەرەن هاوڵاتیان پێشەوە مەسەرەن بەکاری بێن بۆی تووشەوە نەبن ڤاکسین ڕێگایەکی زۆر زۆر گرنگە بۆ خۆپاراستن بەڵام ڤاکسینەکە چێ دروستی ئەکات ئەو کۆمپانیانە دروستەکەن کە هەمویان لە دەرەوەی وڵاتن چەند کۆمپانیایەکی زۆریش نین ژمارەیان ئەوە یەکەم دوو هەموو ساڵێک ڤاکسینی ئەنفلۆنزا تازە ئەبێتەوە لەبەر ئەوەی باسمان کرد کە جۆرەکانی ڤایرۆس یەکجار زۆرن بە پێی هەندێ حسابکردن کە زانایانی تایبەتمەند بەم بوارە ئەیکەن پێشببینی ئەکرێت کە ئەم ساڵ بۆ نمونە بڵین جۆری 1 و 2 3 و 4 و 5 لەو ڤایرۆسانە ئەگەری زیاد بوویان هەیە ئەگەری سەر هەڵدانیان ینی ئەمانە وەکو خێزانێک گوان وەکو فامیلێک گوان دکتۆر باڵین هەموو ساڵێک مناڵێکیان بۆ زیاد بێن نەوەیکیان وەشێکیان بۆ زیاد شەر نییە بۆیان زیاد بێ یەکێکیانێتە پێشەوە یەکێکیانە ڕاتە دواوە خۆی ئەشارێتەوە ئەمە بەو شێوەیە ڤاکسین هەیە ڤاکسینیش ساڵانەیە وەکو هەندێ نەخۆشی هەیە تۆ ڤاکسینی کە بۆ وەرگرت ڤاکسینەکە ئیتر بە درێژایی تەمەەن بەرگریت ئااتێ بەس ئەم ڤاکسینە لەبەرەوەی ساڵانە ڤایرۆسەکان ئەگۆڕێن ئەبێ ساڵانە تازە بکرێتەوە حکوومەت وەزارەتی تەندروستی چۆن مامەڵە لەگەڵ ئەمانە بکات دکتۆر ئێوە ینی باڵێن پسپۆڕن ئێمە لە نەخۆشە گواستراوەکە ئێمە خۆمان ئەو توانایەمان نییە بڵین ئەو کارە مەسەلەن ئەم ساڵ ئەو جۆرە ڤایرۆسەیەت ئەمە هی زۆر سنتەری پێشکەوتووە پاشان کە ئەو کۆمپانیانە دروستیان کرد زۆربەی کات لە مانگی هەشت و لە مانگی نوە ئەو کاتە ڤاکسینەکان دروست ئەکرێن بەڵێ تاوەکو ئەگاتە عێراق لەبەرەوەی هاوردەکردنی ڤاکسین لە ڕێگای حکوومەتی ناوەندەوەی باش ئەوان تاوەکو ئەگاتە عێراق بەلای کەمەوە مانگێکی پێچێ کە هاتە عێراقی شەوانێ ئەبێ بە کوالیتی کۆنتترۆڵە چەندین تاقیکردنەوەی زۆر تەواوی کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان یا هیچ عێراق نانەهی بەغا الحەمدولله الحەمدولله هی بەغا چونکە ئەوان
بەڕاستی تێستی زۆری لەسەر ئەەکەن هەتاوەکو ڕێگای پێدرێ هەندێک جار ڤاکسینەکە ئەنێرن ڤاکسینەکە لە لای ئێمە لە لای پارێزگاکانی ترە بەڵام ئەمری سەرفکردنی دەرنەچووە تاوەکو تاقیگە ئەڵێت هەندێک جار ڕوویاوە ڤاکسین هاتووە بەکار نەهێنراوە ئەوان لێەوە وتویانە ئەم ڤاکسینە لە تاقیگە دەرنەچووە بیگەڕێنەوە گەڕاوەتەوە بۆ سەرچاوە ینی کوالیتی کۆنتترۆل زۆر شەرتە ئەم ساڵ کە هات یەکەم ئەو ژمارەی ئەو ڤاکسینەی کە هاتە بوو کەم بوو لەبەرەوەی هەر بۆ عێراق کەمتر هاتبوو چونکە ئەو دابشکردنە بە پێی دانیشتوان و بە پێی پێویستی هەموو پارێزگاکانە ئەوەی کە بۆ ئێمە هات یەکەم ژمارەی کەم بوو دووەم تۆزێ درەنگەیشت لەبەرەوەی درەنگەیشت بوو بە بەغداش زۆر باشە دکتۆر ئێمە هینێکمان هەیە بیدەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە هەندێک فۆکس بۆ ڕای هاوڵاتیانمان وەرگتووە لە پارێزگای هەولێر ئێمە ئەسیچین ناو ئەو با بڵێن لای پارێزگای هەولێر و ئەو ڕاپرسی هاوڵاتیان وەردەگرین. حکوومەت هێرمی کوردستان پێویستە سیاسەتی تەندروستی بە شێوازێکی ڕاست و دروست و هاوسەنگ و تەندروست دابڕێژێت لە بەتابەتی کابینەی نوێمی حکوومەت هێرمی کوردستان کە کابینەی ڕیفۆرم خوازە کابینەی چاکسازیە بتوانین هۆیەکانی خۆپاراستن و خەڵک هۆشار بکاتەوە تەوعیە بکاتەوە و وەزارەتی تەندروستی سیاسەتێکی تەندروستی لەسەر ئەساسێکی زانستیانە ئەکادیمیانە واقعیانە و بە شێوازێکی هاوسنگ و تەندروستی خەڵک ڕەچاو بکات لەو بوارەوە بتوانێت ئەو هۆکارانەی کە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ئەو جۆرە نەخۆشیانە بنەبڕی بکات باڵێن ئەو نەخۆشانەی کە لەگەل لە دەرەوەی سنوور بێتە ژۆرەوە کەسانێک کە دێن پشکنینیان بۆ بکرێت لە بەتاڵەکان فڕۆکەخانەکان و هەروەها لە شوێنەکانی گواستنەوە و لە سنوورەکان لە سنووری وشکانی طبعاً ئەوان هەموو هۆکارن جاران بەس ئەنفلوزامان دەبیست ئێستا کۆمەڵێک نەخۆشتر بەناوی ئەنفلونزا بەراویتەوە ئەوەی هیبەراز ئەوە نازانم کرۆنایە نازانم چیە لە سینەوە سەری هەڵداوە بەڕاستی پێویستە ئەو شاری تەندروستی لەناو هەموو تاکیشی و کۆمەلگایەدا هەبێت بۆ ئەوەی بتوانن منداڵەکانی خۆیان پارێزن تووشی ئەو نەخۆشیە نەبن. لەو حاڵەتێک کە ئینسان تووشی نەخۆشی دەبی لە یەکتر دوور بکەوتەوە زۆر تێکەڵ یەکتر نەبی یا مەسەلە منداڵەکانمان کاتێک دەستنە مەکتەب ئاگیان لە خۆیان بیانەوە کاتێککە منداڵەکە نەخۆشە بە پێویستی دەزانم کە ئەو چەند ڕۆژەی ئیجازەی بدرێتە نەچێتە مەکتەب و لە هەمان کاتیشدا مەسەلەن کە لە ماڵی منداڵێک نەخۆش بوو محاولە بکە ئەوەندە لە ناو یەک یاری نەکەن تۆزێک لە یەکتر دوور بن هەرچەندە وەزعەکانی تۆزێک لەوانەیە بۆ داک و با بۆ شتە تۆزێک ئەستەمبی بەڵام بە پێویستی دەزانین کە ئەوە ئێمە دوای دروستکردنی ئەنجومەنی باڵای ئەنفلەوەنزا لە وەزارەت باوکاری لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی و بەڕێوەبەرایەتیەکانی دیکە بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر و دهۆک و سلێمانی دەستمان کرد بە بەردەوام ئەپدەیتکردنەوەی ڕۆژانە کە ئاگاداری ئەو حاڵەتانە بین لە حاڵەتی گومان لێکردن نمونەوەردەگیرا دێنەدرا بۆ پشکنین و لە هەر حاڵەتێک ئەگەر ئەو کەسە پشکنینەکەی دڵنیا کردباوە کە ئەو کەسە هەڵگری ئەو جۆرە ڤایرۆسە ئیدی لە ژووری جیاکراوەدا دەندرا و کەس هەبوو پێویستی بە ژووری چاودێری چڕ بوو لە شارەکان بەشی تایبەتمان بۆ جیاکردبوونەوە بۆ ئەوەی ڕێگری بکەین لە گواستنەوەی ئەو ڤایرۆسە بە شێوکی گشتی ئێستا ژمارەیان یەکجار کۆم بۆتەوە چونکە ئەو پەتایە بە خۆی بە هەر ماوەیەکی کوردەخانێ ئەگەر بێت و بە شێوکی پاش کۆنتترۆل بکرێ ئیدی هێواشەوە ژمارەیان کەم دەکەوت بەرەو لە ناوچوون دەچێت. سڵاو بینانی بەڕێز و خۆشەویست ئێمە ئەگەڕێنەوە لاتان جارێکی بەردەوام بین لەسەر گفتوگۆکەمان و ئەم بابەتی بابڵین پەتا وەرزیەکان و هەروەها پەتای چوان ئێنوان هەروەها پەتای کۆرۆنا کە ئێستا باون و بەڕاستی بە تایبەتی پەتای کۆرۆنا کە عالمی سەسام کردو بەخۆیەوە هەتا ئێستاش ناوەندەکانی تەندروستی جیهانی و هەروەها وڵاتانی جیهانی بەخۆی سەرقال کردو و گەلانی بەخۆی سەرقال کردو دکتۆر باسمان لەوە بوو ئەم پەتایە با بڵێن ئەوەی ئێمە کامەیانە کە زۆرترین باوە لە هەرێمی کوردستانە جەنابەت باسی لەوە کرد کە ئەم H1N1 خۆی ئەگۆڕێ ینی چەند جۆرێکی هەیە هەر جۆرێکیشی کۆمەڵێ وەچەی لێ بووەتەوە ئێستا و پێ ئەچێ مەسەلەن ساڵانە هی تری هەبێ و یان نەیبێ بەڵام چارەسەری هەیە بەڵام ئەوەی کە زۆر باوە لای ئێمە ئەم ساڵ قسەکەم لەسەر ئەوە بوو ئەم ساڵ لە پارێزگای دهۆک 97 حاڵەت داخل کراوە 29یان ماونەتەوە
سیان جیان دەست داوە ئەمە لە دۆک لە شاری سلێمانی بەپی ئەو راپۆرتی کە ئێمە بینیمان دکتۆر بە منی وت کە ئێمە کەسێکمان جیان لە دەست داوە تەمەنی 85 ساڵ بووە خۆی کۆمەڵی نەخۆشیە بوو ئەوەی جەنابەت ئاماژەر پێکرد کە ئابێتەوە هیچ جیان دەستدان نەخۆشی درێژخانەکان دڵی هەبووە شەکری هەبووە وابزار شتێکی تر خوا عفوی کردووە بەڵام ئەوەی کە ئێمە لی ئەترسین مەسەن ئەوەی کە زۆر باوە لای ئێمە و خەڵکە کوژێ کامەیانە ینی ئەوەندە کوشندەیە تا ئێمە پشتوین لێبەربینەوە وەکو کوردەواریان دەستخێنە ژێستەرمان یا ئەوەیە کە ئێمە هەشتا هەر حەزرمان هەبێ لەگەڵ حکوومەت چاڵبەتە ئێمە ئەو گروپانەی کە لە مەترسیدان ئاماژەم پێکرد بڵێ ئەو گروپانن ئەبێ زۆر زۆر وریابن ئەجینا کەسانێک کە بەرگریان تەواو بێت و کەسانێک کە کێشەیەکی تەندروستی جیاوازیان نەبێت کە کار بکات لەسەر سیستمی بەرگریان بە دڵنیاییەوە زۆر بەمان لەوانەیە گرت بێتمان و ئێچوان ئێنوان و ئێستریەن و ئەوانشمان گرت بێت و چاکیشمان نەزانی بێ چاکیش بووینەتەوە زۆر ئاساییە ئەوەی کە ئەڵێن مەسەلەن ئەوەندە کەس توش بووە ئەوەندە کەس نمونەی لێوەرگیراوە ئەوەندە کەس تاقیگە سەلماندوێتی کە ئەمە 100% ئەو ڤایرۆسەیە ئەجینا لە بەرامبەری هەر یەکێکا لەوانەیە چەندین کەسی تر توش بوو بێت لەبەر ئەوە H1N1 خۆی کێشەیەکی گەورە نییە کێشەیەکی گەورەیە بۆ سیستەمی تەندروستی بۆ ئەوەی بتوانێت دەرمانەکانی بۆ دابین بکات کێشەیەکە باسی بکرد دکتۆر ئەمە هاوڵاتیمان ئیلزام کرد بەوەی خۆی داپۆشێ هاوڵاتیمان ئیلزام کرد بەوەی کە با بڵێن ئاگاداری خۆی بێت و ینی کۆمەڵەشت دەست پاک و خاوینی ڕاگەری و ئەوانە بەس ئەی حکوومەت ئێوە حکوومەت کارێکی جیاوازی هەیە حکوومەت یەکەم ئەبێ هەوڵ بە هوشیاری تەندروستی بڵاو کاتەوە لە ڕێی ئێوە لە ڕێی ڕێگا بەرنامەیە ئەوە یەکەم دووهەم ئەبێ پێداویستی چارەسەر دابین بکات بەخوا پرسیارەکەی من ئەمە بوو بۆ ئەم قسەی جەنابەت پرسیارم کرد ئایا حکوومەتی هەرێم ینی وەزارەتی تەندروستی مماتەڵە یا خاو خلیچکی لە ئیشەکەیان ناکە مەسەن ئێمە مەسەن سقەمان بە حکوومەت بە وەزارەتی تەندروستی هەبێ هاوڵاتی هەی بێ ینی ئێوە ئەزان لە نزیکەوە ئێوە اختصاص و پسپۆرتانەوە هەیە ئێمە ئەزانی چۆنە ئەگەر ڕاستیەکان لە خەڵکی بشارینەوە یەکەم کەس کە زەرەرەکات ئێمەین بڵێ ئێمەین کە ئەبێ دوایی باجەکەی بدەین لەبەر ئەوە دڵنیا بە ڕاستیەکان لە خەڵک ناشارینەوە ئەوە باش ئەم ساڵ ڤاکسین دوا کەوتووە بەڵێ وتومانە دوا کەوتووە ئەم ساڵ دەرمانی پێویستمان هەبووە بەڵێ هەمان بووە ئەو دەرمانەی کە بۆ H1N1 بەکارێت هەمان بووە و ئەو کەسانش کە پێویستی کردووە وەریان گرتووە ینی کەسێک لەوانەی کە لە کوردستانە گیانیان لەدەست داوە بەهۆی ئەو ڤایرۆسەوە بەهۆی ئەو نەخۆشیەوە لەبەر ئەوە نەبوو گیانی لەدەستداوە کە دەرمانی دەست نەکەوتووە ئەو کاتە حکوومەت لی پرسیارە بێ بەڕاستی باشە بەڵام جگە لەمانەش شتی ترمان ئەوێت بۆ نمونە هەندێک قاوشی تایبەتمان ئەوێت بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بە چاودێری وردە لەو نەخۆشیە گواستراوانە ئێمە بەداخەوە پێدەڵم چ لێرە و چ لە شارەکانی تری هەرێم هێشتا ئەو قاوشەمان لە ئاستی پێویستە نییە بۆ قاوش دکتۆر بۆ نەخۆشخانەیەکی تایبەت نەبێت بە نەخۆشی گواستراوەکان بۆ حاڵتی وەکو ئێستا خەتەر ینی عالەم دکتۆر عالەم سەیری میدیاکەی خۆی ئامادە کردو بۆ هەموو ئەگەرەکان لە هەرێمی کوردستان ئێمە زۆر ینی بێ ئەوەین ئەزانی چۆنە کێشەکە ئەوەیە ئێمە داوای قاوشێکی تایبەتمان کردووە بۆیان دابین نەکراوە خەستەخانەی تایبەتی نەخۆشخانەی تایبەتیمان هەیە بۆ نەخۆشیە گواستراوەکان کە بەهۆی ئەم بار و دۆخە ئابوووریە نالەبارەی کە بەسەر ئێرە هاتووە نیوەکارە و ماوەتەوە ئێستا خۆیمە ئەکتیڤ بووینەوە لە ئابووری ئێستا ئاخر ئێمە مشکلەکەمان ئەوە نییە بە تەنیا کێشەکانمان لەوە گەورەترە کێشەکانمان ئەوەیە کە ئەوەی کە پێی ئەوترێ پرایۆریتی یان ئەولەویات ئێمە پێویستە ئەو ئەولەویاتانە دیاری بکەین لە پێشا و کاری لەسەر ئەبێت چی بیکا دکتۆر ئەولەویاتانەکە دیاریانەکە ئەوە بەڕاستیەکەی ئەبێ وەزارەت
ڕای خواردتر لە خۆی وەرگێ ئەبێ ڕای دامەزراوە تەندروستیەکان وەزارەتی پلان وەزارەتی تەندروستی باشە وەزارەتی تەندروستی داوا لە وەزارەتی پلانەکە وەزارەتی پلان ئەوە کاری وەزارەتی پلان نییە چون ئەو پلانە ئەوە پلانی تەکنیکیە پلانێکە پەیوەندی لە ساسەی بەکاری پزیشکیەوە هەیە و دوای ئەوە ئەبێت لە هەموو ڕشتەکان بپرسرێ لە هەموو اختصاسەکان پرسیار بکرێت و بە تەواوی هەڵسەنگاندنی بۆ بکرێت ئێمە بەداخەوە ئەڵێم هەم سیستەمی تەندروستیمان هەم خەڵکیشمان زیاتر بیریان بەلای چارەسەرایە بیریان بەلای خۆپاراستنان نییە ئەگەر ڤاکسینێک نەبێت خەڵکی زۆر گوێی پێ نادات گەلێک جار خەڵکی ئەچێت بۆ بنکەی تەندروستی مناڵەکەی ئەبات بۆ کوتان ئەبینێ دەرمانەکە نییە گوێ ناتێ ئەگەڕێتەوە بەڵام ئەگەر خوا نەخواستەیەکێک کەوتە خوارەوانێ و لەوانە بوو دەستی یا قاچی شکابێ و چوو بۆ مەڵبەندی تەندروستی چوو بۆ نەخۆشخانە و فلیمی ئەشعەکەی نەبوو ئەوە دنیایەتە خوارەوە هەرچی میدیا و هەرچی ڕۆژنامە و سایت و ئەمانە هەیە باسی ئەەکەن ئەڵێن فلانە ئامێری تیشکبەرداری لە کار کەوتووە ئەوە کێشەکەی ئێمە ئەوەیە ببوورە هاوڵاتی مافی خۆیەتی ئەوە بکە بە هەڵا و لە میداژە بیگات چونکە حکومت باوکی هەمووانە و حکومت دەبێ ئاگاداری نەیکات بە هەڵا بۆ ئەوە پێت ئەڵێم بە وەزعەکەمان چۆن ئەم حکومەتەی خۆپارێزی ناکە هاوڵاتی ئەم حکومەت چارەسەری ئەوێت حکوومەتی ئێمە هەمومان گلەیمان لێ هەیە بەڵام حکوومەتی ئێمە زادەی ئەو کۆمەڵەیە زادەی ئەو کۆمەڵەیە ئێمە کۆمەڵەکەمان بەو شێوەیە بیرەکەینەوانێ لە حاڵێکە ئەبێ وردە وردەکارێکی وەها بکەین بیرمان بەلای خۆپاراستن نابێتەوە زۆر باشە دکتۆر ئێمە ئەچینە لای هەندێک ڕاپرسی هاوڵاتی لەسەر خۆپاراستن و لەسەر ئەوەی کە حکومت چیەکەوەی ئێستا جەناب باسەکەین لە پارێزگای هەڵەبجە ئاگادار بم کە زۆر جا بۆم نەتانە درێت لە هەندێک شوێن بەنمونەتانە درێت لە کەتی تەندروستی لە ئەدەمی کوردستانە بەڵام خەڵک هۆشیاری ئەوەی نییە کە تۆ تانەیەی تانەکە لەسەر چییە بۆچی ئەم تانەویاوە یای من لەم ڕۆژانە شتێکە خوێندەوە پێم سیر بوو تانەیە درا بوو ئەگە کەسێک شارەزای نەبێت لە تەندروستیها تانەکە ئەیە بەزەگە شارەزا بوو ئایبێ تانە چۆ تۆ لی نازانی کە لی نازانیە بەتانە بۆیە هۆشاری کۆمەلگا بەداخەوە لە کۆمەلگای ئەمە نەکراوە بۆ ئیشی دام و دەستگا حکوومیەکانە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە و ئیشی شخصی تا خۆیەتی لەناو کۆمەلگا کە بتوانێت هۆشارێکی وایە بیان ڕۆشنبیریی وایە بێ ئاشناوێ بە کۆمەڵک بابەتی زانستی بۆ منە ڤایرۆسێکە یان نەخۆشێکی کوشندەیە لە ناو کۆمەلگایە بڵاو بێتەوە چونکە لە ڕۆژگاری مێژووە بڵاو بۆتەوە ئەم شتانە بۆیە ئێستا ئایبێ تۆ تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئاینم پێشکەوتووە تۆ نەتوانی زاڵی بەسەرەوەی کە شارەزا و سەقافەتێکە بەرامبەر بە جۆرێک ڤایرۆسە بێت بەڕاستی ئەم ڕێنمایانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستیەوە دەرەچێ بە شێوازێکی زۆر کەمەگاتە هاوڵاتیان بە گشتی زانیاری کەمیان لەسەرێتی پێویستە بەڕێوەبەرایەتی ڕێگەچارەی تر و کونجاوتر بدۆزێتەوە کە بتوانێت پەیوەندی لەگەڵ دەستگا میدیاکان ببەسێت تا زیاتر هۆشیاری بدرێتە هاوڵاتیان لەم بارەیەوە زانیاری لەسەر ئەو ڤایرۆسانەی کە وەزارەتی تەندروستی و بەرەبەرایەتی گشتەکانی تەندروستی بڵاویەکەنەوە کە ئەنفلۆنزاکان بڵاو بنەوە بەڕاستی من وەکو خۆم هەنێجار ناوەکەشیم لێ تێکێت ینی ئەوەنە ناو بڵاوە بێتەوە نازانێت ینی هۆشیاریەکی وانە دراوە بە هاوڵاتیان کە جۆری ڤایرۆسەکە چییە ئەمەیان چی ئەکات ئەویکەیان چییە ینی تەسیرەکەی لەسەر هاوڵاتی کە چییە من پێم باشە بەرەبەرایەتی تەندروستی وەزارەتەکانی وەزارەتی تەندروستی و بەرەبەرایەتی گشتەکانی تەندروستی هۆشیاری بن بە هاوڵاتیان لەسەر چۆنیەتی جۆری ڤایرۆسەکە ناسانی ڤایرۆسەکە و توشبوونەکەی چۆنە ئێمە گەڕینەوە بەردەوامی لەسەر گفتوگۆکانمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەورۆز عوسمان لە پرسیاری کۆنتڕۆلی نەخۆشە گواستراوەکان لە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی سلێمانی دکتۆر ئێمە بەردەوام ببین بەڵام ئێمە ئێستا لە H1N1 لە حوشەی ئەواشینە دەرەوە ئەچینە ناو حوشەی کۆڕۆنا پەتای کۆڕۆنا کە ئەمڕۆ پەتایەکە
بەڕاستی زۆر لەوە ترسناکترە کە ئێمە لە ماوەی ڕابردووە هەم بە پەتای باڵندەکان و پەتای بەرازەکان و پەتای چوزان ینی هەموو پەتاکانی تر ئەمە خەتەرترینیانە کە ئێستا لە ئارەدا هەیە. دکتۆر جەنابەت پسپۆریت هەیە لەوا و زانیاری زۆری شتەیە و ئەوەش هۆکاری باڵند سەرێکیە بۆەوەی کە ئەمڕۆ حەزەتی جەنابتماندا بانگەشتمان کردی بۆ ئێرە. هەر بۆ ئەوەی هاوڵاتی بزانێت چییە بە کوردەکەی خۆمان ینی وەکو ئەوەی کە پورە ئاشێ و پورە فاتمێت لە گوندە دوورێکی کوردستانە تێبگە نەک ئەوەی لە میدیاکانە باسەکرێ. پەتای کۆرۆنا چییە؟ بۆ ناوێناوە کۆرۆنا چییە؟ ئێمە کۆرۆنامان هەیە ئۆتۆمبیلی جۆرەکە لە ئۆتۆمبیلی وەکو لە راپۆرتەکە باسم کرد ئۆتۆمبیلی سیارەیە وەکو ئێمە زانین. کۆرۆناشمان هەیە جۆرەکە لە چوزانم لە بیرە و مەشروباتی کوحولی. کۆرۆنامان هەیە چوزانم ئەم بەس ئەم کۆرۆنایە چییە ناوی پەتای کۆرۆنایە خۆی ڕاستی ئەگەر مەترسی هەبێت ئەگەر خەڵکی لێی بترسێ ئەبێت لەمە بترسێ. کۆرۆنا چییە؟ کەلیمەی کۆرۆنا معنای تاجی پادشا پێوترێت کۆرۆنا. بۆچی بەمە ئەڵێن کۆرۆنا؟ لەبەرەوەی ئەم ڤایرۆسە لە ژێر مایکرۆسکۆبی ئەلکترۆنیە شکڵی تاجی هەیە. ناوەکەی لەوەوە هاتووە بۆیە وەها ناونراوە. ئەم ڤایرۆسە چییە؟ ڤایرۆسی کۆرۆنا خێزانێکی گەورەیە لە ڤایرۆس. ئەمانە هەمویان ناویان کۆرۆنایە، بەڵام جۆرەکانیان جیاوازە هەم دیسانە. زۆربەی کۆرۆناکان ڤایرۆسی کۆرۆنا لەو ڤایرۆسانن کە ئاژەڵ و گیانلەبەرەکانی تر تووشی نەخۆشیەکەن، کەمتر ڕوو ئەدات کە لە مرۆڤ سەر هەڵبدا. هەندێک جار ئەو ڤایرۆسە خۆی ئەگۆڕێ، توانایەکی وەهای هەیە خۆی ئەگۆڕێ لە گیانلەبەرێکەوانێ لە ئاژەڵێکەوانێ ئەگواسرێتەوە بە هەر ڕێگەیەک بێت بۆ مرۆڤ. ئەوە کە ڕوویدا لە ساڵی 2023 ئەلەوانە کە پێی ئەوترا سارس نەخۆشی سارس لە چین سەری هەڵدا هەمان ڤایرۆسی کۆرۆنا بوو. لە ساڵەکانی 2009 ئەوانە لە عەرەبستانی سعودی و لە وڵاتەکانی کەندا و سەری هەڵدا ئەویان ناو نرابوو مێرس، ئەویش هەر ڤایرۆسی کۆرۆنا بوو. ئەمەی لە عەرەبستان و ئەمانە بوو ئەو کاتە دەرکەوت کە لە حوشترەوە ئەگواسرێتەوە بۆ مرۆڤ لە ڕێگەی گۆشتەکەیەوە لە ڕێگەی شیرەکەیەوە ئەلەمانە. ئەمەی کە ئێستا سەری هەڵداوە ئەمە وەچەیەکی تری ڤایرۆسی کۆرۆنایە. لە چیەوە گواسراوەتەوە بۆ مرۆڤ؟ ئەوەی کە تا ئێستا زۆر گومانی لەسرە یا لە جۆری شەمشەمە کوێرە یان مار دوو جۆر مار هەن کە لەوێ بەکار ئەیان خۆنیانی و جگە لەوەش هەندێک جۆری مشک. ئەم سێ جۆرە گیانلەبەرە تاوانبارن بەوەی کە هەڵگەری ئەم ڤایرۆسە. بەس دکتۆر سەرچاوەکانی با بڵێم راپۆرتە هەواڵیەکان باز لەوە ئەکەن کە سەرچاوی ئەم کۆرۆنایە ئەم با بڵێنەوەیان مارێکە جۆرێکە لە مارێکی ئاوی یا خواردنە ئاویەکانە، بەڵام ئەوان دەڵێن ماری ئاوی. دوو جۆر مار هەیە کە تاوانبارن، بەڵام ئەمانە هێشتا لە ساسە ئەمە دیاری نەکراوە. هەر لەبەر ئەوەیشە هەتا ئێستا ناوێکی تەواو بۆ ئەم ڤایرۆسە دانەنراوە. ئەوەی کە لە 2009 ڕوویدا و بە H1N1ەکان و بەرازەکە لە بەرازەوە گواسرایەوە. ئەمە ئەگەر معلوم بێت لە چیەوە گواستراوەتەوە ئەو کاتە ناوەکەی لەوانەیە بگۆڕێ یان هەر بەمەی ئێستا. ئەمە جۆرێکی تازەیە پێی ئەوترێ نۆڤڵ، یعنی شتێکی نوێ نۆڤڵە. ئەمە نۆڤڵە ڤایرۆسێکی تازەیە، کێشەکەشی هەر ئەوە نییە کە لە گیانلەبەرەکانەوە گواستراوەتەوە بۆ مرۆڤ. کێشەکە زۆر لەوە گەورەترە لەبەرەوەی خۆی گۆڕیوە لە مرۆڤەوە گواسترێتەوە بۆ مرۆڤێکی تر. لەبەرەوە ئەبینین ژمارەکان یەکجار زۆرن. تازە ئەو ژمارانەی کە ڕاگەیەنراون گومان هەیە کە ژمارە لەوە زیاتر بێ، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە باس لەوە ناکەین کە ژمارە ڕاستەقینەکان چەند بێ. ژمارە ڕاگەیانراوەکان ڕۆژانە 1300 بۆ 1400 حاڵەت زیاد ئەکە.
ئەمانەش کێن ئەوانن کە لە تاقیگە لە ساسە دەرچوون ئەو ڤایرۆسێ اینجا ڕادەی کوشندەی ئەم ڤایرۆسە و ئەم نەخۆشیش ڕادەیەکی کەم نییە زۆر ڕادەکە مەبەست لە ژمارە دکتۆر یان لە کاتی توشبوون تا مردنی ڕێژەی ئێمە چۆن ڕێژەکە حسابەکەین چەند کەس تووشی نەخۆشی ئەبن چەند کەس بەهۆی ئەو نەخۆشیەوە گیان لەدەست ئەدەن بۆ نمونە 1000 کەس ئەگەر تووشی ئەنفلۆنزای باڵندە ئەبوون ئەوەی H5N1 لە دەوری 400 بۆ 500 کەسیان نەمرد بەڵام ئێستا لەم ڤایرۆسا لە 1000 کەسەکە لەوانەیە 25 26 27 کەسیان بمرێت بەڵام ئەمە لە کۆرۆنایە فەرمووی لە کۆرۆنا کەواتە هێشتا بەقەدەر باڵندەکان پەتای باڵندەکان خەتەرتر نییە نا ئێستا ئەخر ئەبێت دووشت هاوسەنگ بکەین ئێمە هی باڵندەکان لە مرۆڤەوە نەئەگواسرایە بۆ مرۆڤ بەڵام ئەمە لە کەسێکەوە گوازرێتەوە بوو لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر لەبەر ئەوە ئەگەر ئەوەی باڵندەکان 1000 کەس توش بوونایە ئێستا لەوانەیە لەمە ملیۆنێک کەس توش ببێت کێشەکە ئالەوایە ژمارەی توشبووان یەکجار زۆرە بێ لە بەرامبەری ئەوە ژمارەی گیان لە دەستدان یەکجار زۆرتر ئەبێت دوای ئەوە هەر نەخۆشێک کە توش ئەبێت بۆی هەیە 2 بۆ 3 کەسی تەندروست توش بکات دکتۆر ئاڕازەکانی یان نیشانەکانی بە کوردەکەی کۆڕۆنا لەگەڵ H1N1 یا بنەماڵەکانی ینی H1N1 چیان فەرقە زۆر جیاواز نین هەم نیشانەکانیان هەمویان ئەوەیە هەوکردنی کۆندامی هەناسە بریتە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی تایلەیە کۆکە و تەنگە نەفەسی و ئازارێکی تەواو لە هەموو گیانە جا دکتۆر جەنابەت کە ئێستا ماڵێت و بینەر ئێستا ئەوە ئەبیستێت لەو دیوی شاشەوە خۆ ئەگەر تایەکی تەبیعی شەبێسە زیڕاکبەوە چۆن دڵنیا بێتەوە بینەر یعنی ئەمە ئەوەی نییە کەی زیێڕە بکات باشە ئەگەر سەردانی چینی کردبێ وڵی ئەوە بەس مەسوولەکان و بزمانەکانە ڕۆندەیتر وە تەسەویش ناکەمەوان بمرن بۆ ئاسانی نامرن بەخوا لە هەمومان نزیکە مردن کەسمان لێ فەقیرەکە ناچێت مەبەستمەوەی فەقیرەکە ناچێت لەبەر ئەوە فەقیرەکە چونکە نەچوە بۆ چین ئەگەر ئەو کۆکەیەشی گرت با دڵنیا بێت ئەو نییە بەڵام لە کاتێکی شاب ترسێ ئەگەر چوو بۆ لای ئەو کابرایی لە چین بووە لەم ماوەیە چونکە ئەبێ حسابی ماوەش بکەین ئەم ڤایرۆسە لە کاتی چوونە ژوورەوەی هەتاوەکو دەرکەوتنی نیشانەکان 1 ڕۆژ هەتا 14 ڕۆژە کابرا 3 هەفتە لەمەوە پێش 4 هەفتە لەمەوە پێش 2 مانگ لەمەوە پێش لە چین بووە و هاتۆتەوە لێرە هیچ کێشەیەکی نییە ئەگەر تووشی کۆکە و هەڵامەت و ئەمانە بوو دڵنیا بێ کە کۆرۆنای نییە زۆر باش دکتۆر با من لێرە ئیسێ بکەین من بۆ ئەوەی کە بینەرانی بەڕێز و خۆشەویست دڵنیا بن لەوەی کە ئێمە وەکو بەرنامەی 1 وەکو تیمی 1 هەروەها وەکو ڕاگەاندنیش وەکو گەلی کوردستان ئێمە سەردانی ئەم بابەتەمان لەگەڵ دکتۆرا باس کردو و ڕای هاوڵاتیان وەرگرتووە چوینە لای فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی کە تاقە سەرچاوی ئاسمانی ئێمەیە و لە ڕێوە ئێستا ئێمە لە ڕێی وشکانیەوە ئەو نەخۆشیە ناگرین تەنها لە ڕێگەی ئاسمانی نەبێ خەڵکیێت و خەڵک ئەڕوا و ئێمە با بڵین کۆمپانیا فڕۆکەوانی ماهای چینیمان هەیە هەروەها ئەوانەمان هەیە ئێمە دیدارێک هەروەها راپۆرتێکمان بۆ ئامادەکردن ڤیددیۆیەک لەسەر کار و چالاکیەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی فەرموو لەگەڵمان ئێمە وەکو فڕۆکەخانەی سلێمانی دەواازەیەکی هەوایی گرنگی نەک لە هەرێمی کوردستان لە هەموو عێراقا وەکو فڕۆکەخانەکانی تر و ئەگە دەواازەی سنووریەکان خەڵک بۆ وڵاتێکە چێ لە وڵاتێکەوەیت دەواازەی هەوایی بۆ هەموو دنیا ئەچێت و لە هەموو دنیاوێتە ئەو وڵاتە بۆیە پێویستەکە ئێمە زیاتر هەستیار بین و زیاتر ڕێکارەکانمان توتۆڵکەین کارمەندەکانمان ڕابێنین و ڕێنمایی ڕۆژانە دەرکەین بۆ ئەوەی هیچ حاڵتێک ڕوونەدا بەسەبارەت بەو ئیجراعاتنی کە ئێمە کردووانە ئێمە پێش ئەوەشی کەوا ڕێنمایمە پێ بگات وەکو یاسا ئێمە بەپێی یاسای فڕۆکەوانی عێراق کارەکەین فڕۆکەخانی ئێمە لەگەڵ عێراقا بە بەردەوامی پەیوەندیمان هەیە ڕێنماییمان دەکەن ئێمە چەند ڕۆژێک لەمە پێش ئاگاداریان کردین کە ئێمەش ئیجراعاتی خۆمان وەرگرین بۆ بەرگرتن لەو ڤایرۆسە دوێنێش وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی بەڕێوەبەرایەتی تەندروستی
فڕۆکەخانەی سلێمانی کردو لە ڕێگەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەوە کە هەستین بۆ ئیجراعاتەوە هەروەها دەست بکەین بە پشکنینی ئەو هاوڵاتیانی کە لە وڵاتیانوێن. ئێمە ڕێنمایی تایبەتمان دەرکردەوە بۆ کارمەندەکانمان، بۆ بەشە تایبەتەکان، بۆ ئەو کۆمپانیانەی کە کارەکەن، کۆمپانیای پاکەرەوەکان، چێشتخانەکان و هەر کارمەندێک کە ڕوبەڕووی گەشتیار بێتەوە لەگەڵ فڕۆکە تەعاملکە. زیاد لەمەش بەڕێوەبەری تەندروستی فڕۆکەخانە دکتۆر بەڕێزەکان و کارمەندەکانیان سیستمی تایبەتیان داناوە بۆ پشکنینی ئەو گەشتیارانەی کە لە وڵاتانەوە دێن کە پەتاکەی تیا بڵاوبەتەوە. بێگومان ئێستا هەرڵێن وڵاتی سین پەتاکەی تیا بڵاوبەتەوە، بەڵام سەیری کە ئێستا لە ئوسترالیا بڵا هاتووە، ئەمڕۆ لە ئیمارات حاڵەتێک ڕووی داوە و خێڵی ئاسمانی ماهانێر کە هێتە سلێمانی ئەچێ بۆ سینێتەوە. بۆیە ئێمە ڕێنماییمان دەرکردووە ئەو گەشتیارانەی کە لەسەر هێڵی ئاسمانی ماهان قەتەریە، فلای دووبەی، عێراقی کە ئەچێ بۆ دووبەی و ئەوانەی کەوا ئەچن بۆ جنوبی شەرقی ئاسیا، هەر کارمەندی هەر گەشتیارێک کە بگاتە فڕۆکەخانەی سلێمانی پشکنینی بۆکەین. و ئێستا تیمەکان ئامادەن و هەموو کەرەستەکان ئامادەن و ئیشاڵا شت ڕوونادا، بەڵام ئێمە ڕێکاری پێشەختمان گرۆتە بەر بۆ ئەوەی بەرگیری لەو حاڵەتە بکەین. بۆ ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا هیچ حاڵەتێک نەبووە و ئێمە شارەزایی پێشوەختشمان هەیە لە پشکنینی گەشتیاران کە دێنە فڕۆکەخانە، چونکە جاری وا بووە ئەنفلۆزای بەراسە بووە، ئەنفلۆزای باڵندە هەبووە. ئێمە تیمەکانمان ئامادەکاریان کردووە و پشکنینیان بۆ ئەو گەشتیارانە کردووە و هەروەها بۆ حاجە بەڕێزەکان کە جارێک پەتا بڵاو بۆ عینی کۆرۆناوە، بەڵام بە شێوازێکی کە لە سعودیە و تیمەکان پشکنیان بۆکردن. الحەمدولله تا ئێستا هیچ حاڵەتێک داخل نەبووە، هیچ هاوڵاتێک ناژێڕێتەوە، حتا ئەگەر وڵاتێکی بیانیش بێت کە حاڵەتەکە تەشخیص کرا ئەو دکتۆرە بەڕێزانە ئێمە شوێنێکماندانەوە لە فڕۆکەخانە بۆ ئەوەی کەرنتینەی بکەین، ینی دای بنین. ئەو کاتە ئەو بەڕێزانە بە ئیسعافی تایبەت ئەیبن بۆ خەستەخانەی شار یا هەر خەستەخانیش تایبەت کە دانرای بێ بۆ چارەسەری ئەوێ و پێ ڕێنمای تەندروستەکان مامەڵی لەگەڵاکەن. ئەو ئامێری کە ئێستا ئێمە هەمانە ئامێری پشکنینی ئەو گەشتیارە بە چاوی هەر ئەوەنە کە هاتە ژوورەوە لە تێرمینال ئەو دکتۆرە بەڕێزانە بەس سێریکەن ئەزانن کە ئەمە حاڵەتەکەی توش ویا تووشی نەبووە لەو کاتەدا. و هەروەها تەنها ئەوە نییە کە تۆ حاڵەتەکە پشکنین ئەو گەشتیارە ئەو کاتەکە ئەو گەشتارە هاتە ناو تەرمینال، جەوی ناو تەرمینالش ئەوە پاکرێتەوە کاتە. ئەو بەڕێزانش کە لەگەڵ یا تەعاملەکەن وەکو نیشینگە، وەکو ئاسایش، وەکو کارمەندی خزمەتگوزاری پێویستە کە ئەوانە هەمووی ئاگان لە خۆیان بێ و دوای ئەوەش ئامێری تایبەتیان هێناوە بۆ پاکردنەوەی ناو تەرمینال، هەوای تەرمینال بۆ ئەوەی پاک بێتەوە، چونکە ئەو ڤایرۆسە کە بڵاو بۆوە ممکنە بچێتی شکە ناودەمیەشی شکەوە. بۆیە بەڕاستی ئیجراعاتێکی ورد و قورسە، بەڵام مەجبوریشین بیکەین. سڵاو بینانی بەڕێز و خۆشەویست، دکتۆر وەکو ئەوەی کە بینیمان ئێمە سەدانی دکتۆر با بڵێن فڕۆکەخانەی سلێمانیمان کرد. ئەوان ئێستا جیهاز هەیە، ئەجهێزە هەیە بۆ ئەوەی کە وەکو باسییان کرد. ئێستا ئەوان کێشیان نییە با بڵێن فڕۆکەخانەی نەودەوڵەتی سلێمانی ینی هەموو ئەو ئەجهێزانی هێناوە و هەمووی حاضر و بازر کردووە و با بڵێن نایڵێ تەنانەت بێنە ئەم دیجاگە بێن بە هینی تایبەت با بڵێن بە ئامێری تایبەت و بە گۆڕینی کەش و هەوای مەتار و نازانم ئەم بە زمانە هەمویان ئێستا باسی کرد. بەڵام کێشەکە ئەوە نییە، ئەوان باسییان کرد لە فڕۆکەخانەوە بە با بڵێن بە ئەجهێزەی تایبەت و هەتا بە ئەمپۆڵانسی تایبەت و ئەوانە ئەیبەن بۆ کوێ. ینی جەنابەت ئێستا باسی H1N1مان کرد کە حکوومەتی هەرێم لە 2009 کە پەتای باڵندەکان بوو ئێوە داواتان کردووە نەک نەخۆشخانەیەک نەبوو تەنها ئەوەش نەبوو ینی وەکو پێویست بێ. ئێستاش ئێمە کە سەردانمان کرد بۆ H1N1 ینی ساڵەیە کە سویتێکە جاکراوەتەوە ئێمە نانەش بچینە ئەو دیو، بەڵام دیار بوو. ئەگەر بۆ H1N1 و پەتای بەرازەکان و پەتای باڵندەکان مەسەن کە کەمترین کوشندە بوون یا حاڵدەکان ئەوە بوون، ئەی بۆ کۆرۆنا بۆچی مەسەرەن ئێمە ئامادەکاریمان نەکردووە یا ئایا کردومان با پرسیارەکەوا بێ با دەست پێشخەری نەکەم دکتۆر. ئێوە ینی لە پرساوی کۆنتترۆلی نەخۆشە گواستناوەکانن ئێستا چیتان کردووە با پرسیارەکە ئەمە بۆ کۆرۆنا ینی بۆ حاڵەتێک لاسامە حەڵاگەر وەکو عەرەبەڵێ ئەگەر شتێک ڕوویە ئێمە چی بکەین؟ ئێمە ڕاستیەکەی پێ بڵێ من حەز ناکەم درۆ بکەم لە مەسەلانەیە چونکە لەسەر هەمومانەکەوێت. ئێمە ئێستا لە حاڵەتی خۆ ئامادەکردنی تەواوین، چونکە ئەوەی کە پێویست بێت بۆ بەرەنگاربوونەوە ئێستا ئامادە نییە. بەڵام من ئەمڕۆ ینی چی دکتۆر ئەوە
بە کوردەکەی ینی ئەو نەخۆشخانەی کە پێویستە وەکو پێویست بتوانێت مامەڵە لەگەڵ ئەو جۆرە نەخۆشانە بکات ئێستا نیمانە نە لێرە نە لە هیچ شارێکی ینی ئەگەر ئێستا یەکێک لە خەڵکانی ئێمە لە چینەوە خوێندکار بێ مەسەرن بزنزمان بێ مەسەرن سیاسێک وەفدێکی سیاسی بێ ئێستا ئەگەر بێتەوە لە فڕۆکەخانە هەموو شتێکی بۆ ئەەکەن بەڵام لەم دی فڕۆکەخانەوەیەت هیچ نییە لەم دی فڕۆکەخانەوە ئێستا هیچ نییە ئێستا ینی ئەم بەیانیە من بۆیە دواکەوتم ڕاستەکەی لەبەر ئەوەی کۆبوونەوەی تەواومان هەبووە لەسەر چۆنیەتی ئامادەکردنی شوێنێک ئێمە ئەوەی کە چین ئەیکات لە ڕۆژێکە لە 6 ڕۆژە دههشت ڕۆژە نەخۆشخانەیەکی هەزار خەریێڵی دروستەکە ئەوەمان پێ ناکرێت ئەوە بە دڵنیاییەوە ئێڵم بەڵام ئێمە شتێکی ترمان پێ ئەکرێ جێگایەک کە بوونی هەیە بینایەکی تەواوە هەڵی ئەبژێرین یان هەڵمان بژاردووە ئەو پێداویستیانەی کە لەم لاولەولا هەمانە و ئەتوانین بۆ ئەو نەخۆشخانەیە بەکاری بێنین ئەوانە لەوێ کۆئۆکەینەوانێ ئەو ستافەی کە لەوێ کار ئەکات پێویستی بە ڕاهێنانێکی خێرایە بۆ ماوەی ڕۆژێک یا کەمتر کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشانە بکات چۆن کەلوپەری خۆپاراستن بەکاربێنێ ئەو پێداویستیانەی ماسک و کڵاو و ئەو شتانە ئەمانە هەمووی ئامادە ئەکرێ ئینشەڵا لە چەند ڕۆژێکی کەمە ئەوانە ئامادا بێت. ڕۆڵی WHO ڕۆڵی وەزارەتی تەندروستی عێراقی لەمەدا چییە؟ یانەتەکانیان هەردوو لە ڕۆڵیان هەیە. یەکەم گۆڕینەوەی زانیاری زۆر گرنگە بۆی ئێمە لە سەرچاوی ڕسمیەوە ئاگامان لێبێ پشت نەبەستین بە کەناڵەکان هەندێک زۆر وایە بە هەڵەمانە ئەبان بەڵام بەس ئەوە ئێمە نین دکتۆری من بە هەڵەتانە نابین هەندێک جارێوە ماڕندەوەیە بەڵام کە ئەڵێم کەناڵەکان مەبەستم لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان نییە لەوانێ کەناڵەکان سۆشیال میدیا ئەگرێتەوانێ هەموو کەناڵەکانی تری ڕاگەیاندن کە ئێستا زۆرن گەلێک جار بە قەست بێت یان بە نەزانی بێت هەندێ هەواڵی خراپ بڵاو ئەکرێتەوە بۆ ئەوەی دڵە ڕاوچێ بخاتە ناو خەڵکەوە بەڵام وهانیە یەکێک لەو هەواڵانە ئەوە بوو یەکێ لە وڵاتە دراوسەکان وڵا ئەم ڕەوتوێتی ئێمە دڵنیاین لە هەرێمی کوردستان ئەوە هەیە کاکە گیان وەڵاهی مەگەر خۆت نردبێتەوە ئللا نیمانە بە دڵنیاییەوە پێ دەڵێم نیمانە چونکە ئەگەر هەبێت ئێمە لێ پرساوی ئێمە لێ پرسراوی لێ من ئەگەر بڵێم نییە و بوو بە پەتایەکی زۆر و خەڵکێکی کوشت خوێنی هەمویان لە ملی منە بێت زۆر باشە دکتۆر یان ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بووە بەڵام بە دێڕێک ئەگەر شتێکت ما بێ بانی پێشکەش بە بینەرانی بکەی تەوسیەیەک شتێک ینی مەمنون دەبم. وەڵاهی بۆ بینەران من ئەوەم هەیە کە هەوڵ بدەن ئەو ڕێگایانەی کە خۆپاراستنە ئەوانە پیادە بکەن بەڵام لەوە گرنگتر پەیامم بۆ لایەنی دەسەڵاتی بەرزترە لە خۆمان بۆ هەموو ناوەندە حکوومیەکانە کە ئەمەی ئێستا هەیە ئەمە هیچ جۆرە سوعبەتکردنیەکی تیانە بەڕاستی ئەمە بەگاڵتە وەرناگیرێ چونکە وڵاتێکی وەکو چین بەو هەموو ئیمکانیەتی مادی و مرۆڤی و زانیاری کە لەبەردەستیانایە ئێستا سەرۆک کۆمارەکەی ئەتوانی بڵێ لەرزی لێ هاتووە لەو وەزعی کە بەسەریانە هاتووە ئێمەی کە لە هەموو شتێک لە دواوین ئەبێ زۆر لەوە زیاتر چاوکراوە بین ئەبێ هەوڵ بدات حکوومەت بە تایبەتی سەرچاوەی زۆری دارایی و مرۆیی بخاتە ئەم بابەتەوە ئەگەر ئەوە نەکات ئەو کاتە خراپیەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوان و خەڵکی شەرچی بڵێ ناحەقی نابێت. سپاس بۆ نابێت دکتۆر نەورۆز عوسمان لە پرسیاری کۆنتڕۆلی نەخۆشی گواستراوەکان لە بەڕێبەتی خۆپاراستنی سلێمانی کە ئەمڕۆ میوانی ئێمەوی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە کە لەگەڵ ئێمە بوون هیوادارین دوعا ئەکەین ئێمە هیوا ناخوازین هیوا بە فلسێک دوعا ئەکەین خوا لە پشت و پەنای کوردستان و هەرێمی کوردستان نابێت تا بەرنامەیەکی تر خواتان سپێنم خۆتان لەگەڵ بێ.